سڵاو ڕێز هاوڕێنی هێژا هیوادارم باش و تەندروست و سەلامەت بن لە شوێنێکی ئەم دنیایەن. دوێنێ لە پەرلەمانی کوردستان کۆبوونەوە هەبوو، زۆر خەڵک قسەی کرد، زۆر مزایە دەمان بینی و لە هەمووشی خۆشتر لە دیوەخانەکەی نە بڕیارێک بە باش نە بە خراپدرا، تەنها ئەوە هەبوو عەرزی عەزەڵاتیان کرد و دەشیانەوەیە دۆسیەی بادینیانمان لەبیر ببەنەوە. من زۆر قسە ناکەم لەسەر ئەم بابەتە، تەنها یەک شت کە زۆر سەرنجی ڕاکێشام قسەکانی وەزیری سامانە سروشتیەکان بوو. ئەس دەکەم بەیەکەوە جێ لە قسەکانی بگرین، دواتر ئەم دزەکانی پێدەناسێنم. دزی نەفت لە کوردستان چێنە یەک بەیەکە، ناوەکانیان، وێنەکانیان. ئیتر هەرچەندە دەزانم قسەکەی وەزیری سامانە سروشتیەکان هەر هەوای ئەو دەمی بوو، ئیتر هیچی پێ ناکرێت لەبەرەوەیش عەبدەکی مەئموور و دەرگەوانە. ئیتر دەرگەوان چۆ دەتوانی ڕەئی هەبی لە قسەکان. بەیەکەوە تەماشای قسەکانی دەکەین، دواتر دزەکانی پێدەناسێنم. گەندەڵی سەفرە و ئەوەی لە گەندەلی دەکاتن لە لای من اعتیبار ئەوەی گەندەلی دەکاتن نە شەرەفی هەیە، نە ناموسی هەیە، نە عەسلی هەیە، نە ئەخلاقی هەیە. ئەوجا باوەڕ وەکو جێویستی قسەکانی بوون، وەکو قسەی زۆر باشە، ڕاستیش دەکەن لەو قسەی، نە ناموسی هەیە، نە ئەسلی هەیە، نە شەرەفی هەیە. و دزەکانیش لە کوردستان نە ناموسیان هەیە، نە ئەسلیان هەیە، نە شەرەفیان هەیە. ئیتر بۆ جەنابی وەزیر ئەوەی لە تەنیشتن دیارە دەیبینن، ئەو بابی دزەکان عەلی بابەیە، مەسعود بارزانی بە دەرەجەیەک دزی یەک ئەوەیە، دزی ڕەقەم 2 نێچیروان بارزانیە، دزی ڕەقەم 3 مەسرور بارزانیە، دزی ڕەقەم 4 بنەماڵەی تاڵەبانیە، چکە لە کوردستان نەفت و گاز دابەش کرایە. ئەو لە سنووری خۆی دەدزی، ئەو لە سنووری خۆی دەدزی، بەڵام سیاسەتی نەفت لەژێر دەسەڵاتی بنەماڵەی بارزانیە. ئەوە دزە گەورەکانن. دەی بزانام دەتوانی هیچیان بەرامبەر بکەیت، 100 پارچەیان مەکە، تەنها 4 جوملەی مفیدیان بەرامبەر بێ، ئەنگۆ دزن. چەند ساڵە لە کوردستان نەفت دەدزرێ، هەر ئەوانە دەدزن. جەنابی وەزیر دەی بزانام دەتوانی هیچیان بەرامبەر بکەیت، ئەگەر ڕاستگۆی 100 پارچەیان مەکە، 4 جوملەی مفیدیان پێ برێ، وەرە سەر کەناڵەکانی ڕاگەاندن برێ ئەوە دزە گەورەکانن، ئەو عەلی بابەکانن، ئەم ناتوانم هیچیان بەرامبەر بکەم. خۆ ئافیسی بگەن چ بکە بە شەڕەفەوە، ئەگەنا هەوای دری خۆت بەتار مەکە لە کۆبوونەوەی مەجلیسێکی عەشایری. پەرلەمان لە مەجلیسێکی عەشایری دەچی هاوڕێ. من زیاتر سەرتا نایەشینم، هەر تەنها ئەوە بوو ویستم ئەم کورتە ڤیدیۆی بکەم. هەندێک جار هەندێک شت دەبینی ئینسان نی خۆی پێڕا ناژیرە ئەگەر قسە نەکات. دەی ئەگەر ڕاست دەکەی عەلی بابا 72 دزەکە، ئەوە لە تەنیشت من دەی بزان چیان بەرامبەر دەکەی.